دوای ئەو ڕووداوانە ئێمە دەستمان کرد بە کارکردن لەسەر هاوکاریکردنی ئەوە بۆ مەبەستەش چەند کۆبوونەوەیەکی باڵا ئەنجام درێن یەکیان بە سەربەشتی وەرز وەزیری ناخۆ یەکیان بە سەربەشتی وەرز سەرۆک وەزیران و دواتر ئێمە ڕاست پێدرێن کە راپۆرتێک ئامادە بکەین کە چەند خەڵک ئاوارە بووە و لە شوێنەکانیان داتایەکی جوان کۆ بکەینەوە و هەروەها چیمان بۆ کردوونە و چیش پێویستە بۆ ئەوەی ئێمە بتوانین هاوکاریان بکەین بۆ ئەو مەبەستە ئێمە راپۆرتەکەمان ئامادە کردووە بە هەمانجی هاوکاری لەگەڵ ئیدارەی گەرمیان پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئۆفیسەکانی خۆمان لەو شارانە و لەگەر هاوبەشەکانمان و ئێستا ئێمە چەند پێشنیارێکمان پێشکەش بە چارچێوەی راپۆرتەکە پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد لە ڕێی بەڕێز وەزیری ناخۆ کە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران راپۆرتەکە پێشکەش کراوە پێشنیارەکانیش بەڕاستی خۆیان دەگریتەوە لە دەست بەجێ هاوکاریکردنی ئەو خەڵکەوە بەتایبەتی ئێستا ئێمە لە وەرزی زستانین کە گەورەترین کێشەمان دابینکردنی کەلوبەلی زستانە و سوتەمەنیە و هەروەها دابینکردنی شوێنی حەوانەوە بەتایبەتی بۆ ئەو ئاوارانەی کە ڕێژەیەکی زۆریان لە شوێنی نافەرمی و لە گوندەکانیا لە بینایی ناتەواوکراو دەژین لە هەرسێ پارێزگای هەولێر و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان با خۆشبەختانە ئێمە ڕێنمای پێویست کراینەوە ئێستاش لەسەر خەتین لەگەر هاوبەشەکانمان لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆی بتوانین لە زووترین کات هاوکاری بگەین ئەو خەڵکە وە لە سەبارەت بە سوتەمەنیش ئێمە نووسراوی فەرمیمان ناردووە بۆ وەزارەتی کۆچبەران بەغدا بۆی بتوانین سوتەمەنیان بۆ دابینکەن لەو کاتەی کە ئێستا بەتایبەتی ئەو سەرما هاتووە و بارانە بە سەبارەت بە پرسەکانی تریش وەکو کێشەی قوتابیان ئەویشەکێک لە کێشە گەورەکان کە چۆن چارەسەر بکرێتن کە ژمارەیەکی زۆر منداڵەکان لە هەموو پۆلەکان بۆ مەبەستەش وەزارەتی پەروەردە لەسەر خەتە بۆی هاوکاریکردنە لەگەر یەکە ئیداریەکان بەڵام چارەسەری کۆتایی بەڕاستی بریتە لە چۆنیەتی دابینکردنی زەمانەت بۆ ئەوەی بتوانین ئەو خەڵکانە بە سەربەرزی و بە شکۆوە بگەڕێنەوە سەرمال و حالی خۆیان و هەروەها تاحویزکردنەوەیان لەلایەن حکوومەتی عێراق